بالتأكيد كركوك مدينة مهمة. بە دڵنیاییەوە کەرکووک شارێکی گرنگە و استراتیجێتمان وەک وەزارەت بۆ ئەوەیە ڕۆتین لەسەر شانی هاوڵاتیانمان کەمتر بکەینەوە و هاوکاتیش زیادکردنی ناوەندەکانی دابەشکردنی بەشە خۆراکە. لە لێکۆڵینەوەکانی وەزارەتەکەماندا ئەوە دەرکەوتووە کە گرفت لە دابەشبوونی شوێنی جوگرافی ناوەندەکانی دابەشکردنی بەشە خۆراکدا هەیە. لە ڕێی چاودێریکردنی میدیا یان بەڕاستەوخۆ لە هاوڵاتیان ئەوە تێگەیشتون کە کێشەی جیاکردنەوە و زیادکردنی ئەندامی نوێ بۆ خێزانەکان هەیە. ئێمەش دەستمان بە پرۆسەیە کردووە کە ئەویش بە ئەلکترۆنیکردنی پسۆلەی خۆراک و دابەشکردنی بابەتە خۆراکیەکانە لە ڕێگەی ئەم پرۆگرامە ئەلکترۆنیەوە ئەو بژاردەیە دەبەخشرێتە هاوڵاتیان کە بتوانن ئەو منداڵانەی تازە لەدایک دەبن بە پرۆسەیەک داخلی پسۆلە ئەلکترۆنیەکە بکەن. بە دڵنیاییەوە گواستنەوە بۆ پرۆسە ئەلکترۆنیەکە پێویستی بە هاوکاری هەمووانە و وەک یەکەم هەنگاویش ئارد بە شێوازی ئەلکترۆنی دابەش دەکرێت. الاستعلام فيما يخص البطاقة التموينية من خلال هذا البرنامج.